لیارەکانی گەڕی چوارەمی قۆناغی دووەمی خولینایەبی کوردستان لە شارۆچکەی پیرمام ئاڕات میوانداری نەورۆزی کرد. یاریەکە بۆ هەردوویانە چارە نووساز بوو، چونکە ئاڕات شەڕی نازناوەکە دەکات و نەورۆزیش مانەوە لە خولەکە. ئاڕات بە پێکاتەی 3-2-4 یاری دەکرد و نەورۆزیش بە پێکاتەی 4-3 یاری دەکرد. یاریەکە بە فیکەی نەوزە ساڵحی نابژوان دەستی پێکرد لە کەشێکی سارد و باراناوی. لە 15 خولەکی سەرەتای یاریەکە هەردوویانە هیچ مەترسیەکیان لەسەر گۆڵی یەکتر دروست نەکرد. لە خولەکی 16 تا 26 لە ماوەی ئەم دەخولەکە ئاڕات 5 دەرفەتی بۆ ڕێکەوت لە ڕێگای ئیمانیۆل ئیفای و عەلی عەزیز و ڕێبین ئیسماعیل کە مەترسیدارترینیان سەرێکی ئیمانیۆل بوو. چۆمان ئەحمەدی گۆڵپارێزی نەورۆز دووری خستەوە. تاکە وەڵامی نەورۆزیش لەم گێمە لێدانێکی ڕاستەوخۆی هاوژیر جەمال بوو کە غەفور عوسمان بە دووجار کۆنتڕۆڵی تۆپەکەی کرد. لە نیوەی دووەمی یاریەکە دوای تێپەڕبوونی تەنها 3 خولەک خەریک بوو نەورۆز بە گۆڵێک پێشکەوێت لە هەڵەیەکی غەفور عوسمانی گۆڵپارێزی ئاڕات. لە خولەکی 70 ئیمانیۆل بە لێدانێکی تری سەر مەترسی خستە سەر گۆڵی نەورۆز، بەڵام تۆپەکەی بەسەر ستون چووە دەرەوە. خولەکی 86 بووە وادەی گۆڕینی ئەنجامی یاریەکە. کاتێک نابژوان فیکەی لێدانی سزای بۆ ئاڕات لێدا، ئیمانیۆل ئیفای سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵی پێشکەوتنیانەکەی تۆمار کرد. نۆهەت خولەکی کاتی ئاسایی یاریەکە کۆتایی پێهات. نابژوان 4 خولەکی کاتی زیاد کراویدا. لە یەکەم خولەکی نەورۆز لە ڕێگای ڕێباز ئیسماعیل ئەنجامەکەی یەکسان کردەوە و یاریەکە بەم یەکسانیە بە کۆتە هات. بەم جۆرە ئاڕات کۆی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 20 خاڵ، بەڵام نەیتوانین سوود لە شکستی هەندرێن وەرگرێت تاوەکو بێتە پێشەنگ. نەورۆزیش لەگەڵ ئەوەی یەکسان بوو لە کۆتایی ڕیزبەن بەو خاڵەی بەدەستی هێنا. خاڵەکانی بووە 7 خاڵ، جیاوازیەکەی لەگەڵ شێروانەی پێشی کردە 2 خاڵ. حوسێن محەممەد کەناڵی پێام پیرمام.